جیان ئەم بە کیلۆی بە دوونیوە دوونی و ئەمە کیلۆی بە دۆیان بە دوونیوە کیلۆی ئەم بە باڵێ بە سەر چاو باڵێ زۆر زۆر چاکە بە سەر چاو لە سەرەتا ئێمە کیڤراکەمان هێنا لە مەجموعەیە ئافرەتەوە لە سلێمانی تشاتیان دروست دەکەن بە سرکەی ترێ جا ئێمە کیڤراکەمان لەوانەوە وەرگتووە لە ساڵی حەفتاکانەوە خەریکی ئەم ئیشەیە ئێستا حاڵی حاضر هەموو براکانم خەریکی ترشاتن لە سلێمانیە کۆنتین ترشافرۆشین لە سلێمانیە ئەمە خۆمان ئەم ئیشەمان هێناوەتە بەرهەم هەتا ئێستاش بەردەوامین وەختی خۆی ئەم ترشاتە خەڵک لە ماڵان دروستێکرد لە کوپا دایانەنا خیار و ترۆزیان بەجیا دائەنا و سرکەکەیان بەجیا دانا زەرامێکە چوتە ئێواران قاپێکیە برد بای 20 فلسوبایی 50 فلسیەکە ناو قاپێکیان بردەوە ماڵەوە تر دوای لێ هات خەڵک هاو لە دوکانە ئەم شتە ئەم بیرۆکەیان بۆ هات و مێزیان دانا و تەشتیان دانا و تشاتەکان والێکە ڕازیانیانەوە خەڵک زیاتر زەوقی چوە سەر خۆگو خەڵک زەوقی چوە سەر و سەیری کردشتەکە بە لەزەر بوو خۆش بوو ئیتر لەو وەختەوە ترشار ڕۆژ بە ڕۆژ ئێمە پەرەمان پێسەنەوە و جوانمان کردووە و خەڵکی سواری لێ کردو و خۆشمان ئیسفادەمان لێ کردووە خۆی بابەتی ترشات سەرەکی خیار و ترۆزیە خیار و ترۆزی جاری جاران بەس خیار و ترۆزی هەبوو دوایەتی سێبن عەرز دروست بوو دوای قەرنابی دروست بوو دوای کەلەرم دروست بوو اینجا ئێستا جابەجارە بەهەیتی هەرمەی تێیەکەن جابەجارە چوالەی تێیەکەن شتیکەی تێیەکەن شتەکە پەرەیسەنەوە بەس لە خۆی ترشار کە لە دروست دەبێ خیار و ترۆزیە و بیبەرە وڵی ساڵان ئەم ترشاتە زۆر کەم ئەفرۆشرا بەس لە ڕەمەزانە و لە زستانە زیاتر سەرفیاتە بوو ئەو دوو کاتە زیاتر جاران بەس ئێستا بە عام زستان و هاوین و پاییز ئەخورێت بەس خوێنەکەی کە زیاتر بێ لە ڕەمەزانە جاران کلۆی ترشات بە نیو دینار بە نیو دینار و بە 600 برز بوو چوە 750 چوە دینارێ وای لێاو کوێ ترشات چوە 12 دینار وردەوردەکان پارەیە گۆڕا ئێستا کیلۆی ترشات ئێمەین بە 2000 طبعا ئێمە ترۆزی و خەیار کە ئەیکڕین لە مەنتیقەی کوردستانی خۆمان ئەو شتانەی کە ئێمە بەکارێنین هەمووی کوردستانی خۆمانە مەعادە زەیتونەکەی لێ دەچێت باسی ترشاتی کوردیمان کرد سرکەی طەبیعی ئەمە ترشاتی کوردیە سرکەی طەبیعیە سرکەی ترێ لە سا ترێ هیچ شتێکی تێکیانە ئەمە ئەو نەوعەیە کە باسمان کردووە و تومانە خۆمانە گرینەوە بە ڕەنگ و بە سرکەی گیراوە لە کاتی خۆیان کە ترێ زۆرە بێ ئەیکەینە بەرمیلەوە سەریێنینەوە لە شوێنێکی باشەوە لە شوێنێکی پاگوتەمیدا دایەنێن دوای چشەوەکەی کە پێگا ئەی پاڵێن و بەڕادمانەیە بەڕادی گەورەمانەیە ئەکەنە بەڕادەکەوە بۆی کەوە خراپ نەبێ هەتا زستان بەکارێنێ ئێمە لە بیدایەتی ژیانمانەوە مەعیشەتمان لەسەر ئەم ترشاتەیە ترشات و شەربەت ئێستا حاڵی حاضر ترشاتەکە هەتا ئێستا هیچمان موچەخۆر نین و حاڵی حاضر ئێستا من 9 شاگردم لەلایەن 9 عائیلە لە دوکانەکەی منە ئیشەکە